ئەو مادە هۆشبەرانەی کەوا ئەمڕۆ سووتێنرا ئەو کەیسانە بوون کە تایبەت بوون بە دادگای سەربازی هەرێمی کوردستان. ئەم کەیسانە هی ماوەی ساڵانی لە ساڵی 2020 تاوەکو مانگی شەشی ئەم ساڵ کە 108 کەیس بوون یەکراکرابوون لەلایەن دادگای سەربازی و ئەمڕۆ بەپێی یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان یاسای ژمارەیەک ساڵی 2020 بەپێی مادەی چل لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کاتێکەرە عەقلیەکان ئەم مادە هۆشبەرەیە لەناوبرا لەلایەن لێژنەی تایبەتمەند کە پێک دێت ئەم لێژنەیە بە سەرۆکایەتی دادوەرێکی پۆڵینکراوی یەک لەلایەن ئەنجومەنی دادوەری هەڵدەبژێرێتن و سەرۆکی لێژنەیە و هەروەها بە ئەندامەتی هەرێک لە بەڕێبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان و نوێنەری ئەنجومەنی وەزیران و هەروەها بەڕێبەراتی گشتی گومرگ و هەروەها لێژنەی باڵا و هەروەها ئاژانسی پاراستن و زانیاری و هەروەها پەیمانگای پزیشکی هەرێم و هەروەها دەستەی ژینگە. تەبێ ئەو مادە هۆشبەرانە لەناو دەبرێن ئێمە ئەم لێژنەیە بەردەوامە و بەردەوامیش دەبێتن تەبیعی هەر مادە هۆشبەرێک کە لەلایەن بەڕێبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان یاخود دادگای سەربازی کە ئەو کەیسانە یەکلایی دەبنەوە دوای ئەوەی دەرەجەی بمبڕی وەردەگرن ئەم کەیسانە یەکلا دەبنەوە ئەو مادە هۆشبەرانە بە شێوەیەکی یاسایی لەناو دەبرێن کە دەستی بەسەر داگیراوە لەلایەن دادگاکانەوە. جۆرەکانیان چنە مادان؟ بەڵێ ئەو مادە هۆشبەرانەی کە ئەمڕۆ دەستیان بەسەرداگیراوە و لەناوبران هێرۆین و تلیاک و حەشیش و جامایکا و هەندێک جۆری با بڵێن دەرمانی پزیشکی بوو لە شێوەی دەرزی و شڕوو بوو و حەب. باشە کاکەکان ئەو سوتاندنە هیچ زیانێکی نییە؟ بەڵێ ئێمە ئەو شوێنێک کە هەڵی دەبژێرین دەکەوێتە دەرەوەی شار و لە ڕێگای مەحرەقەی تایبەتمەندەوە دەسووتێنرێت تاوەکو بە تەواوەتی ئەو مادەیە لەناو دەچێتن لە دەرەوەی شارەوە هیچ کاریگەریەکی نابێت لەسەر کۆمەڵگا و خەڵکی.